کارکردن لە نەخۆشخانەی چەتری باوک تایبەت بە چارەسەرکردنی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای چەمچەماڵ لەلایەن خێرخوازانەوە بەردەوامی هەیە. پرۆژەکە لە ناوڕاستی مانگی ئاداردا دەستکراوە بە کارکردن تایدا و بڕیار بوو لە ماوەی کەمتر لە مانگێکدا سەرجەمکارەکانی تەواو بکرێت، بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە تەواوکردنی نەخۆشخانەکە لە وادەی خۆیدا دواکەوت و لە ئێستاشدا کارەکانی بەرەو کۆتایی دەچێت. سەرپەرشتیاری پرۆژەکەش هۆکارەکانی تەواو نەبوونی پرۆژەکە بۆ پەیام دەخاتە ڕوو. بە بۆنەی بنەپایەوەمە بە بۆنەی بارانەوە تقریبان 15 ڕۆژ تاخیر بووین. ئەمە خاڵێک بوو. خاڵێکی تر ئێمە هاتینە سەر نەخشەکەی کاگوریان نەخشەیەکی WHO هێنا، ئەمە 25 خرێوەڵەیی بوو، کردمان بە 60 تقریبان دوو بەرامبەرونی گەورەمان کردەوە. ئەمە خاڵێک بوو. خاڵێکی تر کەمی هاوکاریەکان بەڕاستی تا ئێستا و پارانی هاتووە لە بڕی 7 ملیۆن تێناپەڕێ کە لای دکتۆری بەڕێسەیەکە هەموو حساباتەکان لە دوایش لە فلێکسێکە نووسین بۆی هەر کەسێک بزانێ شەفافێت لەم لە خۆشخانەیە چۆن بووە. خاڵێکی تر کە ئەوە بێت ئێمە تقریبان 50 ڕۆژ چاوەڕێی سەقفێکمان کرد لە ڕێی کۆمپانیا کە بۆمان بکەن، هەر ئەمڕۆ بەیانی بۆ دوایی نەشکرا. هاوڵاتیانیش دەستخۆشی لە پرۆژە خێرخوازیەکە دەکەن و دەڵێن لە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێم هێندەی خێرخوازان نەیتوانیوە خزمەتی کەرتی تەندروستی بکات لە سنوورەکەدا. وتەبێژی تەندروستی چەمچەماڵیش باس لەوە دەکات بۆ سەردەمی کۆرۆنا و سەردەمی دوای کۆرۆناش پێویستی زۆریان بە بینا هەیە بۆ نەخۆشخانە و مەڵبەندی تەندروستی. دەستی ئەو کەسانش خۆش بێ کە هاوکاری ئەم نەخۆشخانەیەکەن. ئەمە شتێکی مرۆڤایەتیە بەڕاستی بۆ شارەکەمان. تا ئێستا شتێکی وا باوەڕ ناکەم نەکراوە. من هەروەکو وتم ئەو کەسانی کە لە توانایانایە کە بتوانن ئاوا شتێکی وا دروستکەن جێگای شانازی و دەستخۆشیە بۆ شارەکەمان. بەداخەوە ئێمە لە بیدایەتەوە هەر چەمچەماڵ گرفتی بینای تەندروستی هەبووە کە پێویستیمان بە بینا هەبووە بۆ نەخۆشخانەکانمان کە چەندین جاری ویستمان لە چەندین بەشی تازە بکەینەوە، بەڵام لەبەر نەبوونی بنا گرفتمان بۆ دروست بووە. و ئەو نەخۆشخانەی ئێمە ئەو کەسی کە بڕیاریدا کە دروستی بکات بەمبەستی نەخۆشخانەی کۆرۆنا دەستی پێکرد، بەڵام بەداخەوە لە کاتی خۆیان تەواو نەبووە و ئێمەش زۆر پێویستمان پێێتی لە ئێستاکەدا چکە ئەم شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا نازانین نەتیجەکەی لەکوێ کۆتایی پێدێت و لەکوێ کۆتایی پێدێت، بۆیە زۆر زەرینەوە پێویستی زۆرم پێە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە حکوومەتی هەرێم تەنها نەخۆشخانەیەکی منداڵبوون و دوو مەڵبەندی تەندروستی لە سەنتەری قەزای چەمچەماڵ دروست کردووە. ئەمە لە کاتێکدایە کە ڕێکخراوەکان و خێرخوازان دوو مەڵبەندی تەندروستی و خۆپاراستن و بەشێکی فریاکەوتن و نەخۆشخانەیەکیان دروست کردووە. لە ئێستاشدا بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ لە بینایی کرێدان. هاوکات لە 12 ئەیلولی ساڵی 2013 و لە سەروبەندی بانگەشەی ئەو کاتی هەڵبژاردنەکان بەردی بناغی نەخۆشخانەیەکی 50 تەختی لەلایەن دکتۆر ڕێکەوت حەمە شەریف وەزیری ئەو کاتی تەندروستی دانرا، بەڵام نە نەخۆشخانەکە دروستکرا و نەبەردی بناغەکەشی ماوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.